هون دزانن ام کیرینا جدبری برواری بالا جیه که خوشترین گوندکانی کردستان گوندی هرور اینجا لەگەڵ خات و زەکیە دەسەکەین بە دروستکردنی قەلیەکەمان. اینجا بزانین فەرقی قەلیەی گوندی بەرواری باڵا و هەرور لەگەڵ ناوچەکانی تر چییە. خات و زەکیە چۆنی تەندروستی چۆنە؟ الحەمدولیلا خێراتم سەرچاوە. ماشەڵڵا خەڵکی ئێرە زۆر بەرگەی سەرما دەکردن کەش و هەواکە لێرە زۆر سادە بەڵام سەیری خات و زەکیە کرد. اینجا دەڵێ من ڕاهاتوم لەم کەش و هەوایە. دەست بکەین بە دروستکردنەکە؟ چی و چی پێویستە قەلیەکەمان؟ وڵا دیگوشتی هیچین باشە؟ پیڤازە و فلفلە. بەس ئەو سیانە. بەڵێ. پێویستی بە معجون تەماتە هەیە؟ نه. پێویستی باجانە دەکەین بە. باجان دەکەین؟ باشە. ئەی خوێ و باجان ناینەوێت دیت بەشین. باشە ئەوەش دواتر تێی دەکەین. خوێ و ئەمە چییە؟ ئەو بیبەرە سوورە. بیبەری سوور بۆ تیش. ئەمە بە پێی خواسەیان دەبێت تێیدا هەبێ. مەرجە لە ناودا هەبی؟ بەلێ. پیش ببێت. باشە ئەنجە با دەست پێ بکەین. تۆ گۆشتەکە هەر دەکەی و منیش فلفلەکە. باشە؟ خات و زەکیە گۆشتی قەلیە ئەبێت چ جۆرە گۆشتێک بێ؟ وڵا هەر جۆرێک بێ بەسی گولکی لەوترە. گۆلک لاوترە ها؟ وجا ئەبێ شێوازی وردکردنەکەی ئەو هابێ. بچووک بچووک. باشە شێوازێکەیە پارچەکانی گەورەیە و شێوازێکشێ پارچەکانی بچووکە. فەرقی چییە؟ وڵا هوسە بە لەوترە. لاوترە ها؟ خۆشترە بۆ بچیک بێ. دێکیا لە دێ بچیک بن. تەواو. ئەمە ئەو هاچێکە؟ پیچێک مازن بە. پیچێک مازن. ناودا حال هەر. یا درستە. ئەبێ بیبەرەکان گەورەتر بێ لە گۆشتەکە. خات و زەکیە لە ڕەمەزان چ خواردنێک زۆرتر ئامادەکەین؟ وڵام هەمی تشتا هەمی تشتا چیتین. قەرشکە ئەفک و برنجە ئەقلاب ئەفک و برنجە. باشە چ خواردنێک هەیە لە گوندی هەرور لە بەرواری باڵا زۆر بەناوبدەنگە؟ خانتا چ ببدیت هەین؟ باشە کە لەسەر ڕێگەکە هاتم بینیم تەحین هەبوو. تەحین بەلە ئەوشی تەحینی الڤێری. لە گوندی بەرواری باڵا زۆر هەیە؟ ناوڵایە فێریتنێ. خەڵک زۆر حەزیلەتی لە تەحین؟ بەلێ. ئەی ڕۆژانە خۆت بە چیەوە خەریکی؟ وڵا ماڵڤە و شولی و عەیاڵە و ماڵڤە. ئەی بۆ پێداویستی ئەگەر بتانێ پێداویستێک بکڕن دەچنە کوێ؟ زاخۆ. زاخۆ؟ بەلێ. زاخۆ نزیکترە بۆ پێداویستیەکان ها؟ بەلێ. چین بێگو بۆ زاخۆ هەموو. باشە خات و زەکیە؟ بەلێ. باش شەڕێکی بچووکە بۆ چاپ بکەم. خواردنی دایکت خۆشترەیان خواردنی خەسووت؟ وڵی فەرقنی نامات هەردووکە خۆشن. دا هەر بڵێ بڵێ یەکێکیان بڵێ. نه فەرقنی. کامیان؟ بڵێ باشە چ خواردنێکی دایکت خۆشتر خۆشە چ خواردنێکی خەسووت بەدەستی ئەو خۆشە؟ دایکت چ شتێک بەدەستی خۆشە؟ دایکە من؟ ئەمە هەمی تشتا چیکت خۆشە. وەکو چی؟ وەکی تڕشکێ وەکی کوتل داوکێ. کوتل داوت؟ بەلێ. ئەوە چیە خواردنی تایبەت بە ئێوەیە؟ ئاتکەم بەر وەدی داوی ماستێ. مەبەستە دۆغەوایە؟ ئەی باشە ئەی خەسووت چ شتێک خۆش چاکە؟ ئەو ژیەمە هەروەسا. اینجا زەکیە خان هاوسەری موختاری گوندی هەرورە لە بەرواری باڵا و خاتونێکی زۆر دەزڕەنگینە خەڵکی گوندەکە زۆریان خۆشەوێ زۆر میهرەبانە لەگەڵ خەڵکی زۆر تێکەڵا. اینجا خات و زەکیە موختار حەزی لە چ خواردێکە؟ گەلە حەش ئافک و برنجات کرد. ئافک و برنج؟ هەمی پیا و حەش ئافک و برنجت کرد. ئەوە بۆ هەمویان دەڵێن بە ئافک و برنج دەبی تێر نابین. ئەو بەس حەزەوی ئافک و برنج. ئافک و برنج. اینجا ئەمڕۆ ئافک و برنجمان نییە ئەمڕۆ قەلی و برنجمان هەیە. مختار یا دروستە؟ لە ماوەفێکیا چێگیری. ئەڵێ دروستە.
جا من تەماتەکان هوردەکەم باجان لەلای ئەمان پێی دەوترێ باجان و خات و زەکێش پیازەکان بەس تۆ پێم بڵێ من چاوەچێکەم ئەی دەستەکانت خۆش بێ خات و زەکێ چەند کچت هەیە؟ من چارێک هەین. چوار کچ هەیە ماشەڵڵا ئەنجە دەڵێن ئەو ماڵە و ئەو باوکەی کە کچی زۆر بێ ماڵێکی ببەرەکەتە و باوکێکی زۆر زۆر دڵخۆشە لەبەرەوەی کچان زۆر زۆر باوکیان خۆش دەوێت. ئەنجە باش شتێکتان بۆ باس بکەم. دوو جۆر قەلیە هەیە، قەلیە سێرک لەگەڵ قەلی شڤانە کە لە هەنێ ناوچەکانی کوردستان دروست دەکرێت. جیاوازەکەشی ئەوەیە کە قەلی شڤانە تەنها گۆشت و پیاز بەکاردەهێنرێت، بەڵام ئەم قەلیەی کە ئێستا ئێمە دروستەکەین پیازە، بیبەرە، بیبەری وشکراوەهی تون لەگەڵ باجان تەماتە شتی تریشی تێئەکرێت و ئەمە جیاوازەکەیەتی. تۆ قەلی شڤانت تاقی کردو تۆ زەکیەخان؟ بەێ تو یا خواریە؟ یا چیژان خۆشترە؟ وڵایە هۆستا خۆشترە هەرستەی زۆرترە بەڵام زۆر کەسی شەیە کە تەماتە ناخوا. زەکیەخان شیرتێ تو چنە بۆ کچکە تازە شیتکەن؟ نزانم تشتا چیکە وڵا ئەوەی نزان شتا چێکەن؟ هەمی تشتا بزانە باشترە. ئێوانەی کە بەس حەج ئەندۆمی دکەن. ئەندومی وڵا ئەندومیانە چیگی کچینە هەجومی ئەندۆمیە. خەڵکی گوند حەزیان حەج ئەندۆمی ناکەن. تەڕشکا چیتکینی پراخا چیتکی نافکۆ برەنجا چیتکی خواردنانە بخۆن تڕشک و یا پراخ ئەوانە خۆشن چیشتان بە ئەندۆمی. گۆشتەکەمان هاتە کوڵین ئەنجە ئێستا کاتی ئەوەیە کە هەندێک ڕۆنی پێوەکەین تو بێژە بەسە بەس ئەگەر هاوکاریمان بکەن بیبەرەکەشمان بۆ بێنن دەستان خۆش بێ ئێستا بیبەر تێ دەکەین یان پاشی لێکی پاش باش دەساڵمی خواردن بەدار دروستکردن ئەوە نەتیجەکەیەتی بەڵام هەر خۆشە بیبەرەکەمان تێکرد تەمام ئێستا تەماتەکەمان ماوە باجانەکەمان ماوە باشە زەکیەخان هیچ سیری تێ ناکەین سیر دێ بەهارەتێت تیژۆیە سۆپێکی یعنی سیرژی تێ ناکەین سیر مانە پیڤاس مایتینە پیاز بەسە چکە لە هەندێک ناوچە سیرێکی پێ ئەکەن سێ ڕەنگوڕی چەند جوانە ئەنجە ئێستا ئەم کەرستانە لەگەڵ سووربوونەوە هەموو بچووکە بنەوە ئەپیشێن ئەنجا هەندێک بیبەری تونی پێواکەین دروستە ئەمە بیبەری ڕەش تەنها بیبەری تیژ و بیبەری ڕەشی تێئەکەین و لەگەڵ خوێ گیان جا ئۆڤۆدی لێکی دا و توش نەرم ببن ئاوی تری تێکەین تەواو پێویستە ئاوی تری تێکەین نە دیارە زۆر زۆر بۆنی خۆش دیارە زۆر بێ ئێوە ناخۆش ئێوەش دشێن ژماڵ بجەربینن چکە زۆر بسانە هیچ چێت بێ نان پێوە نانم
وخاطر زكيش ضلت وقلق لاوي قلق زيرة خواردنی ئێمە ئامادە بوو سفرەمان حازرە سفرە و ماڵی هەموو کەسێک ئاوەدان بە یا ڕەبی ئەنجە من لەگەڵ سەیدا ئەدیب باوکی مختاری گوندی هرور لێرە بەیەکەوە دانیشتوین سەیدا تو چاوای الحمد لله قال ممنوع همون صاغ هیچ بخیر هاتن سر شباب بو گنده ما و وقاستا مکری و بوی برنامه دەستێ ئێوە خۆش بێ دەستێتە ساغبی ئەو هەموو سفرە و خوانە جوانەتان سەیدا تو حەسقالیتکەی خودی حش همی خورنات گره والا بەڕاست خواردنی دەستی بووکی تۆ خۆشە قال خوشاره والا کامل لە هەمی خۆشترە همی خودی از من چاپش بگیرن یعنی خورنت والا همی از خم بە تایبەت زەکیە خان پێم بڵێ زەکیە خان خواردنی چۆنە والا زکیا خورنک الله چیز گفت اما براستی گەلک لاوە و بدل مایا و خورنک خوش چیز گفت سەیدا تو دزانی ئەو نانانە هەمی بە دەستی خۆت چێ کردووە دەی بجەڕبێنم بزانت چاوە چێ کردووە ما این قلب ناخون ئێمەش دەخۆین ئەنجا با من برنج بۆ تۆ تێکەم دەی کچینە دەست پێ بکەن شەرم مەکەن ماڵی خۆتانە بس بس بەسە سفرە خوانی هەمووتان ئاوەدان بێ ڕۆژی هەموو لایەک قبول بێ هەتا بەرنامەیەکی دیکە و گوندێکی دیکە چاوەڕێمان بن